تماشاوان هجا افدم هوا باش بی صلاوت خدای مزن و دروان لسر حمیلا که بن از برای هوا نزیر کادانی جارک دن هاتی نف دیداروین بریس بو پیشکش کرنا زنجیره کادیتر برنامه بکردی اف جارد بحثا آینو آزادیا را در برینه کن آزادی ادبنارد دا مافکا خودی بخشیه همی مروفا وکهف لورانا چه بیتن مروف منتباریه اش کسی برانبر بکتن کو اس آزادی اشتراط بخشم چونکه او دما مروف اتهیتت ناف هبون داوش دایک بیتن آزادی جید گل مروفان دایک بیتن لورا اتناوا برنامه بکردی دا افجاره دی السروی پرسی راوستینو بزانین آزادی چیو آزادی را در برینه چیو اری آین پیشتره یان آزادی پیشتره آید بیتن مروف ابزوری آزادی بسپینیتن سر کسین برانبر اف پرسیارا و چندین پرسیارن دیتر دهین آراستکرین بو زور بریس ماموستا عبدالرحمن زور بخیر ماموستا هجا ماموستا بریس وکمت پیشکیش دا آماجه پیدا که آزادی تشتک نیه مروفک بو مروفک دیتر دروز بکد بلکو آزادی تشتکی خورس که اتناوا همو مروفک دا رب العالمین گلمه آفراندیه مدویتن ام دست پی که بزانین دستواجه آزادی چد گهینیتن بله بناوی خوای بخشنده مهربان دیاره همو کس اتوانه بجوارێک لە جۆرەکان پێناسەی ئازادی بکە بەڵام کە دین لە ڕوانگەیەکی ئاینی و بە تایبەتتر لە ڕوانگەی قورئانەوە تەماشای دەکەین بۆمان دەردەکەوێت ئازادی بریتیە لە ژیان یعنی ئازادی ژیانە ئازادی نەبێ مردنە ئەم قسەیە قسەیەکی گەورەیە بەڵام لە هەمان کاتدا چۆن دەیدۆزینەوە لە ڕوانگەی قورئانەوە دەیدۆزینەوە ئەگە بڕوانینە تەفسیرەکانی قورئان تەماشاکەین مەسەلەن یەکێک لە مفەسیرەکانی قورئان وەکو ئیمامی نەسەفی کە 700 ساڵ بەری ئێستا لە ژیاندا بووە خەڵکی لای سەمەرقەند و ئەو ناوانە بووە دەگاتە تەفسیری ئایەتی ومن قتل مؤمنا خطأ فتحرير رقبة يعني بە کوردی ئەم ئایەتە دەڵێ هەر کەسێک خوا نەکا بە هەڵە کەسێکی کوشت دەبێت چی بکە بۆ ئەوەی بچ عەبدی ئازاد کە ئازادی ببەخشێ بە کۆیلەیەک کە ئەو سەردەمە بەو شێوازە خەڵک بە کۆیلە کراوە فرۆشراوە باشە لێرە دەڵێ ئەم ئایەتە چمان پێ دەڵێ ئەم ئایەتە پێمان دەڵێ ئیمامی نەسەفی دەڵێ ئەم ئینسانە کە بە هەڵە کەسێکی کوشت ئەسڵ وایە خدا بەوە لێ خۆش بێ جارێکی تر بیژێنێتەوە و زیندوی کاتەوە و جانی بکا بەبەردا و زیندوی کاتەوە پێی دەکرێ پێی ناکرێ ئەوە زەحمەتە کەواتە لە بری ئەمە خدا دەفەرمێ ئەبێ چی بکە ئەبێ بچێت کەسێک کۆیلەیەک کە ئازادی دەستدایە ئازادیەوەی بۆ بگەڕێنێتەوە کەواتە دەڵێ لێرۆ چیمان بۆ دەرکەوت لە بری ئەوەی کەسی بکۆژ ناتوانێ ژیان بگەڕێنێتەوە و گیان بکە بەبەری مردوویەکدا و ژیانی بۆ بگەڕێنێتەوە بە بچێت چی بکە کۆیلەیەک ئازاد بکە کەواتە لێرەوە بۆ دەرکەوت ئازادکردن و بەخشینی ئازادی بە کۆیلەیەک یەکسان بوو بە گێڕانەوەی ژیان بۆ مردوویەک کەواتە لێرەوە بەڕاستی ئەوە دەرەکەوێکە بە ساکارترین پێناستە ڕوانگەی ئەو ئاەتەوە کە لە قورئاندا پێمان دەڵێ ئازادی ژیانە هەروەکو تۆش دە پێشەکەی کوتت مرۆڤ بە ئازادی لەدایکە بێ من منەت بەسەر تۆ ناکەم تۆ بنەت بەسەر من کەس منەت بەسەر ئەویدی ناکە ئازادی بەهایەکە مرۆڤ بە مرۆڤی نەبەخشیوە خدا لەسەرەتەوە بەخشیوە گەلێک باشە مامۆستا وەختە ئەم بەحسا ئازادیت کەین تشتێکی دیتر ژیل سەر زارێمە دروست بی سەر زێهنەمە دروست بیتن کە ئەم بێژین ئازادیا ڕادەربڕینێ یانکو بووچوونە خو ئازادانە دەربڕیتن ئەرێ ئەvە چ ڕامانێکت گەهینیتن ئازادی ڕادەربڕینیش مافێکی دیکەیە کە خوددا بە مرۆڤەکانی داوە بەڵام کەی من ئازاد دەبم کەی بەڕاستی بەڵێن تۆ بە من دەڵێ تۆ ئازادی ها من و تۆ قساکەین بۆ نمونە هەر کەسێکی تر ئەڵێ کاکە ئازادی چی ئەڵێ بڵێ وەختێکە من قسەیەکە کەم و بەدڵی ئەو نەبوو بەرامبەرەکە دەڵێ ئەو قسەیە خراپە ئاخرەڵێ بۆ خراپەڵێ بەدڵم نییە کەواتە لە ڕاستیدا دەڵێن مرۆڤ کەی ئازادە لە ڕادەربڕینە کەی بەرامبەرەکەی ئامادە بوو جۆبیستی ئەو قسانەش بێ کە حەز بە بیستنیان ناکە ئەوە بەڕاستی ئەو مرۆڤ ئازاد بووە هەیە مرۆڤی وەساکە گوهداریات شتێکی بکرد کە بدلوی نەبیت هەمومان زۆرە بەس چیە گرفتەکە لە کاردانەوەکەیە لە کاردانەوە بڵێ مادەم بە دڵی من قسە ناکەی من ئەو قسەیەم ناوێ ئەو لێرە هەڵە دروستە بێ جا چۆن ئازادی ڕادەربڕین دروستە بێ خوددا پێمان دەڵێ ئێمە بە کۆ دەژین کە بە کۆ دەژین دەکەوینە ژێر فشاری کۆ کە کەوتینە ژێر فشاری کۆ مرۆڤ چیەکە ناوێرێ قسەیەکی تازە بێژێ ناوێرێ قسەیەکی نوێبێنێ بە ئازادی بیری لێ کردوێتەوە کەواتە جارێکی تر قورئان میکانیزمێکی زۆر جوانمان فێر دەکا کە چۆن مرۆڤ ئازاد بێ لە ڕادەربڕین شتی نوێ دابێنێ چۆن دەفەرمێ کە بێباوەڕان بە چۆن دەڵێ
بڕوایان بە پێغەمبەر ناکرد درودی خوای لەسەر بەڵێ. خدا دەفەرمێ هۆکارەکەی ئەوە نییە کە حەقی پێ نییە و بۆیە بڕوای پێ ناکەن هۆکارەکەی ئێوە لە ژێر فشاری کۆدان ناوێرن دەرچن وەرە ڕێگەیەکتان پێ بڵێن خدا دەفەرمێ ئەی محەممەد بەو خەڵکە بڵێ چی قل ئینەما ئەعیظکم بواحدە یەک ڕێگەیەکی ساکار هەیە کە خدا پێتان دەڵێ بە قسەی خدا بکەن ئەویش چییە ئەن تەقوموا لله مثنى وفرادا ثم تتفكروا دەڵێ ئێوە وەرن لە کۆ دەرچن یا دوو دانیشن لەگەڵ یەکە ئاخاوتن بکەن یان بە تاقی تەنیا بە خۆتان دانیشن بیر بکەنەوە ئەو کاتە لە ژێر فشاری لە ژێر فشاری کۆمەڵگە دەردەچن ئێوە بیری ڕاستەقینەی خۆتانتان دەست دەکەوێت و ئەتوانن بە ئازادانە بیرکەنەوە کەواتە ئەم ئاەتە بە ئێمە دەڵێ بیرکردنەوە مافێکی زۆر گەورەیە کە خوددا بە مرۆڤی داوە تەنانەت بێباوەڕێکیش کە بیر دەکاتەوە بیرکردنەوەکەی لە لای خوددا جێگەی پەسەندە کە بیر دەکاتەوە بەڵام دوای بە بیرکردنەوەکەی خۆی کار دەکا یا کارناکە خوددا لەسەر ئەویان قسەی لەگەڵ نمونە هەیە بێ باوەڕێک بیری کردوێتەوە لە قورئاندا باسی کردووە ئینەه فەکەرە وقدر خدا دەفەرمێ فقوتیل کەیف قدر خدا نافەرمێ فقوتیل کەیف فەکەر بیری کردەوە لە بیرکردنەوەکەیە گەشتە ڕێگەی ڕاست بەڵام دوای وتی ئەخم ڕێگە ڕاستە زیانم پێگەینە من نایکەم پەشیمان بووە کەواتە خدا دەفەرمێ لەسەر ئەمیان خدا گلەی و گازاندەی لێ دەکا لەسەر فکرکردنەوەکەینا کەواتە بۆ ئێمە زۆر گرنگە بزانین قورئان وشەی فکر و تەفکیر و فەکەرە و یوفەکیر و یەتەفەکەڕونە 18 جار لە قورئاندا هاتووە بڕوانە ئەم 18 جارێکە لە قورئاندا هاتووە چیمان فێر دەکا دوو شتمان فێر دەکا یەکەم شت وشەی فکر لە قورئاندا وەکو ئیسم نەهاتووە تا جێگیر بێ ئینسان هەتا یەک جار بیرکاتەوە نه بە شێوازی کردار هاتووە فەکەرە یوفەکیر و یەتەفەکەڕونە کەواتە ئەمەمانەیە چیە کەواتە فکر لە قورئاندا بە شێوازی فعل هاتووە یعنی بەردەوام لە گۆڕاندا اینجا نقطەیەکی تر چییە ئەم 18 دابەشی بکات چەنەکە یەک جار بە شێوازی فکرکردنەوە لە ڕابردوو هاتووە ئەو فەکەرە حەفدەکەی تر یەتەفەکەڕونە کەواتە ئەو 18 جارێک کە باسی فکر هاتووە لە قورئانە یەکێکیان ڕابردووە قدر بەڵێ حەفدەکەی تر هەمووی باسی ئێستایە کەواتە لە ئێستادا بیرکەینەوە نەک لە ڕابردوو باشە مامۆستا ڤێگۆفکێمە بەحسا بیرکردنەوە ئازاد کرد بەڵام ڕادەربڕینە ئازاد کێشە تێدا دروست بن ئەموێ چ بکەین ئەم ڕادەربڕینە گرنگەکەی لەوێەوە دەردەکەوێت کاتێکە بەرامبەرەکەت ئەگەر ئازاد نەبێ لە ڕادەربڕینە پێچەوانەی تۆش بێ ئەو کاتە ئەتوانێت زیانت پێ بگەینێ خۆی ئێستا وڵاتانی پێشکەوتوو کە ئەم ئازادی ڕادەربڕینە ئەکەن بە مافولە ئێمەش دەستوری عێراقاکە هەمانە بۆچی باشە بۆ ئەوەیە ئێمە لە پەنا و لە تاریکیە بیر نەکەینەوە هەمومان لە ڕووناکی دەبی بەڵێ ڤێگۆفکی مامۆستاکەر ئەم فکر بکەین مە ئاین هەیە و ئەم بەحسا ئازادیەژی بکەین ئایا ئازادی پێیگەهێوێ پێشترە و گرنگترە ئاینی یانجی ئاین گرنگترە و پێشترە ئازادیە ڕاستە بە ئاەتی لا ئیکراهە فی الدین کە بە کوردی لە ئایندا زۆر لێکردن نییە مادام زۆر لێکردن نییە تۆ ئەبێت بیرکەیتەوە بۆ ئەوەی ئاین هەڵبژێری بۆ ئەوەی بڵێن تۆ ئەتەوێت کەسێک بڕا بە ئیسلام بێنێ وەکو ئاین وانە ئەبێت لە پێشە ئازاد بێ چوو بەپێ ئایەتی لا ئیکراهە فی الدین ناکرێ بە زۆر بیسەپێنی بەسەریدا ڕەنگە هیچ مانایەکیش بوو نەبینی زوری بینی ئەی چۆن ئەوە بە زۆر چۆن لێ بە زۆر کردت بە مسلمان بەڵام کە بە زۆر کردت بە مسلمان دوای ئەڵێ چی بکە ئەڵێ بێ خواپەرستی بکەیت ئەو بە زۆریش کرابێ خواپەرستیەکەی ڕاست دەرناچێت هەموو زانایان کۆکن لەسەر دەستەواژەیەک عیبادەت خواپەرستی یعنی چی خواپەرستی یعنی چی دەڵێن غایەة التوجه إليه بغایة المحبة له ئەو پەڕی تەسلیم بوون بە خوددا ئەو پەڕی ڕووکردن بە خوددا بە ئەو پەڕی خۆشویستنی خوددا بە ئەو پەڕی خۆشویستنی خوددا کەواتە ناکرێت تۆ خوددا بپەرستی و ڕقل لێبێ کەواتە لێرەوە بۆمان دەردەکەوێت خوددا بۆیە فەرمی فەمەن شاء فليؤمن ومن شاء فليكفر ئەم ئازادیە خوددا داوێتی جا لێرەیە ئەمە زۆر گرنگە لە ڕوانگەی قورئان بۆمان دەردەکەوێت بەڵێ ئازادی لە پێش ئاینە بەڵێ هەمان دەبدە مامۆستا ئەم بەحساوی چەندێ بکەین ئاەت بیتن و مرۆڤ بزوری هزر و بیرێکێت ناوا مێشک و هزری خەڵکێکێدا بچەسبێنیتن کردیان نمونونەکەشمان بینی ئەمە تەماشامەبەستە داعشە لەم پێشی داعشیش هەر لەم کوردستانی خۆمانە لە ساڵانی 90 و ئەوانەدا لە هەندێک ناوچەی کوردستان شتێکە بوو بە ناوی ئەنساری ئیسلام بە زۆر
بیر و بۆچوونی خۆیان سەپاند و ئێستاکەوە کۆڵە من باسێکەکەمەدا ناویشان نەماوە ئێستاکە بۆ چونکە خەڵکی ئێمە بە تایبەت خەڵکی ئێمە خەڵکی کوردستان لە سایه ئازادیدا ژیاوە بە زۆر هیچ شتێکی دیکە قبول ناکە بۆیە ئەوە نمونەیەکی تر تەماشاکەی تالیبان ئێستاکەش تا ئەم ساتە وەختە و ساڵانی پێشووتریش و ئەو بیر و بۆچوونە کە ئەسەپێنێ بەسەر خەڵکدا خەڵک خۆی بە تیارەوە هەڵدەواسێ بۆ ئەوەی دەرچێ بچێ بۆ وڵاتێکی تر تاوەکو ئازادی ببینێ و بە ئازادی بژێ داعش هەروەکو باست کرد بە هەمان شێوە ئەو سێپارێزگای عێراقی داگیر کرد و هەموو بیر و بۆچوونەکانی خۆی بەسەردا سەپاندن ئێستا ئەنبار چۆنە ئێستا سەلاحەدین چۆنە ئێستا مووسڵ چۆنە ئەو بیر و بۆچوونانە هیچی سەری نەگرت لە هەمان کاتداگەر تەماشاکەی لە سعودیە لە دوای شۆڕشی ئیسلامی ئێرانەوە سعودیە شتێکی دانا ئەو لە 79 بە شۆڕشی ئیسلامی ئێران سعودیە لە 80 شتێکی دانا بە ناوی هەیئەت الئەمر بالمەعروف والنهی عن المنکر بەنێو بازاڕە ئەچوون لە خەڵکیانەدا بە زۆر خەڵکیانە بر بۆ نوێژی جومعە دوکانداخە ئێستا کاتی نوێژاوانە ئێستا چی لێ هات ئێستا دوای 40 ساڵ سعودی هەڵی وەشاندەوە وتی ئەمە ناکرێ خەڵک ئەچێ بۆ مزگەوت بۆ نوێژی جەماعەت با بڕوان ناشچێ دوکانی هەیە و دوای نوێژەکەی لە دوکانێکی خۆیان ئەکا و ئیتر ئەسەن ئەو هەیئەتیان گۆڕی بە هەیئەت تەرفیه یعنی چی یعنی لە جاتی دەستەی ئەمر بە مەعروف گۆڕیان بە هەیئەتێک کە خەڵک چۆن تۆزێ بکرێتەوە تۆزێ خۆشی ببینێ تۆزێک یعنی لەگەڵ ژیاندا بکرێتەوە کەواتە ئەم بە زۆر لێکردنە بۆیە نابێت ئێمەش دەستورێکمانێ بە ناوی دەستوری عێراق مادەی 38 پێمان دەڵێ بەو جۆرەی کە پێچەوانەی ئاداب و نیزامی گشتی نەبێ کە دیاری کردووە لە دوای بەیاسا ئیتر مرۆڤ ئازادە بیر و بۆچوونی خۆی بە ئازادی ڕادەڕێکەوەتە لێرە بمان دەرەکەوێ یعنی شت ئەکرێ بە زۆر شتێ بەسەرێکێکا بسەپێنی کە شتێکی مادی بێ بۆ کەسێک کە خەیتە بەندیخانە و دای دەخێ دەڵێ بە لێرە بی بەس هزر بیر ناتوانی بەسەر خەڵکاوی سەپێنی تەنانەت ئێستێمە سەرکین ینی لە ئاستی جیهاندا شتێکمان هەیە بە نێوی لە نێوبردننی جووەکان هۆڵۆکۆست لە هەندێک وڵات بە یاسا سەپاندویانە ئەڵێن ئەگە بڵێ ئەمە ڕاست نییە سزا ئەدرێ بەڵام بیرمەندێک و مێژوو نووسێکی جوو کە ناوی بیار فیداڵە دەڵێ من پێم باش نەبوو ئەمە کراوە پێم خۆش بوو خەڵک بە ئازادی و بە قەنەعەت بیری بکردایەوە کە ئێمە غەدرمان لێکراوە حەقیقەتی تاریخی بەمانە ئەو شتانەی کە ڕاستین لە مێژوودا ئەو شتانەی کە بیرێکی ڕاستەقینەن ناکرێ بە زۆر و بە یاسابی سەپێنی جا لەبەرەوە زۆر گرنگە ئەوانەی بیری ڕاستیان هەیە ئەوانەی بیری چەپیان هەیە ئەزمموی هەمومان بینی یەکێتی سۆڤێتیشمان بینی بەو هەموو ساڵێکەوە ئەم بیر و بۆچوونانیان سەپان بەڵێ هەندێک جەرەما ئوستاد ناوە ژینگەهێکی دەدیبینی تشتێک تێتە سەپاندن وەکو هزر تێپەڕبوونە دەمی ئەو تشت بیتە واقعک تو نابین ئەوێژی مەترسی خۆ هەیە ڕەنگە درێژ بخایەنێ بەڵام دوجار هەر مرۆڤ لە ژێرباری ئەوە دەردەچێت ئەو نمونانی کە ینی مرۆڤ هەر دومایی دل ئازادیە گەڕ هەر بە دوای ئازادی دەگەڕێت چونکە لەگەڵی لەدایک بووە ڕاست ئازادی لەگەڵ مرۆڤ لەدایک بووە مامۆستای بەڕێز ئەگەرم تەماشای جیهانە قورئانی بکەین قورئانی تژیە ال دەستەواژە و مەفاهیمت ئازادیە ئەم بینین ئازادیە ڕادەربڕینێ یان ئازادیە هەزرکردنێ بینێت ناف قورئانە پیرۆزدا چەوە دێتە پێناسەکردن بڕوانە لە ڕوانگەی قورئانەوە ئەگە تەماشاکەین زانایەکی وەکو ئیبن و قودامەی مەقدیسی کتێبێکی هەیە مامۆستایانی ئاینی دەزان و لە ئەوقاف زۆر بۆیانم باس کردووە کتێبێکی هەیە بە ناوی ئەلموغنی لە موغنیدا دەڵێ لە تەفسیری ئەم ئاەتانی ئێمە کردومان ئێستاکە ڕایەکی هەیە دەڵێ إن الله تعالى خلق آدم وذريته أحرارا بكردي خدا آدم نوكاني آدمي بآزادي هناوتا بون بلغيتشيا فلا يحق لأحد أن يسترق نفسه لغيره بو هیچ مرۆڤێک نییە من ئازادیم ناوێ بڵێ من ئازادیم ناوێ بۆ هیچ مرۆڤێک نییە بڵێ من ئازادیم ناوێ من حەزەکەم عەبدی ئەم پیاوە بم بۆی نییە بۆچی بۆی نییە ئەوە بکە لأن الحرية حق لله تعالى ئازادی مافێک نییە هی خۆت بێ بیبەخشی بڵێ من ئازادیم ناوێ خدا پێی بەخشیوی مڵکی خدایە ئازادی إنجاله وهذا ما أجمع عليه أهل العلم هرجي أهل علم دينا لسر أم قصية كوكن عشان نمونيك تبيبلم أم برداخل لبردمي من أما للاي منو دان راو من ناتوانم أما ببخشم بتو بو ملكي كان على كي هي من نية أبن منا بتشوك بيام داليه إنسان ناتوان يشتي ببخشيك هي خوينية خدا آزادي هي خويتي داوێتی بە مرۆڤەکان لەبەرەوەتمان ئازادی یەکسانە بە ژیان هەر لەبەر ئەوەشە مافی ئەوەت نییە ژیان لە مرۆڤێ بسەنیتەوە بیبژی هەر مافی ئەوەشت نییە ئازادی لە یەکی وەرگریتەوە
مافی ئەوەشت نییە ئازادیەکەی خۆت ببەخشی ئەوە مافی تۆ نیە کەواتە قورآن و پیرۆز بچ ڕەنگ بەحسە پێگەهی ئازادی کردی ئەم پێگەیە ئەمەیانە ینی ئەم پێگەیە ینی ئەف مەفاهیمە بکوی گشتی بەکۆی قڕان گشتی ڕەنگەی بەڵێ چونکە باسمان کرد ئازادی ژیانە کەواتە ئەم ڕوونکردنەوەی ئیبن قودامە بەێ مەقدیسی دەربڕینش مەفاهیمت قڕان ڕاست مامۆسای بەڕێز ئەم بەحسەوەی چەندی بکەین کە ئەم چەوە سەردەریە دگەلوان کەسا بکەین ئەوێ دگەل بیر و بچوونێتمە جیاواز بن بڕوانە سێری قورئانکە بەێ ینی یەکێک لەو بەڵگانەی یەکێک لەو بەڵگانی ئەو قورئانە کەلامی خوددایە ئەوەیە کە ئەو بێباوەڕانەی قسەی خراپیشیان بە خوددا گوتووە خوددا لە قورئانەکەیدا جێڕاوێتەوە بۆمان ئێخۆوانە کفر ئەو قسانە کە بێباوەڕان قسەی خراپیان بە خوددا گوتووە یعنی خوددا کە بۆمان دەجێڕێتەوە ئێمەش هەموو ڕۆژە قورئان دەخوێنینەوە دەگەین بەو ئاەتانە و مانای چییە مانای وایە خوددا نەترساوە لەو قسانەی کە پێی گوتراوە بۆ نمونە کەسانێک بە خوددایان گوتووە یەد اللهی مەغلولە خوددا هیچ نابەخشێ خوددا دەستی خۆی داخستو لێرە خوددا چ دەفەرمێ خوددا دەفەرمێ بەل یەداه مەبسوطەتانی یونفق کەیف یەشاء ئەم قسەیە خوددای دەیتوانی بڵێ ئەمە جوێنێکەوە بە خوددا گوتراوە با لە قورئاندا نەبێ لە قورئاندا کە هێشتوێتیەوە پێمان دەڵێ ئەی مرۆڤ ئەی مسلمان ئەوە خوددا قسەشی پێ گوتراوە و ئەو کەسەشی نەکوشتووە ژیانیشی لێ وەرنەگرتوێتەوە بەڵکو وەڵامی داوەتەوە یان کەسانێک ئەو ئەوەندە وتوانە ئەم قورئانە دەڵێ ببەخشن دیارە خوا خۆی فەقیرە ئەم قسەیە کفرە خەڵکی خوددا دەفەرمێ وەقالوا إن الله فقير ونحن أغنياء ئێمە دەبەخشین دیارە ئێمە دەوڵەمەنین خوددا هیچ نابەخشێ بە ئێمە دەڵێ ببەخشن خوددا فەقیرە ئەم قسەیە هەڵەیە خوا فەرمێ هو الغني هو المغني خوددا غەنیە و دەوڵەمەنیشە و دەوڵەمەندیش دەکە لە نەتیجێ هەموو ئەم قسانە کە دەیکەن مەسەلەن دەڵێن زیندوو بوونەوەی چی خوددا دەڵێ زیندوو بوونەوە هەیە کەسانێک بێ باوەڕن دەڵێن وما نحن بمەبعوثین کورە زیندوو بوونەوە نییە و قەت ئێمە زیندوو نابین ئەمە بێ باوەڕیە بەس خوددا بۆمانی باس کردووە خوددا چی لەمانە دەکەن نە ئەیان کوژێ نە ئەیان بڕێ نە هیچی تر ئەفەرمێ قل هاتوا برهانەکم إن كنتم صادقين ئەگەر ڕاستەکەن بەڵگەم بۆ بێننەوە بێنەوە بۆ پێغەمبەر ئەم قورئانە یەکێکی تر بەڵگە لەسەر ئەوەی محەممەد درودی خۆی لەسەر پێغەمبەرە ئەوەیە کە ئەو قورئانە بۆ ئەو هاتووە ئەو قسانش کە بە پێغەمبەر گوتراوە هەموو لە قورئانەکەیە ماوە بزان ئەمە بەڵگەیە لەسەر پێغەمبەرایەتی بۆچی چونکە پێغەمبەریان گوتووە مەسەلەن ساحر وقالوا ساحر كذاب مجنون باشا يفرق بين المرء وزوجه حرشي قسەی خراپە بە پێغەمبەر گوتراوە درودی خوای لەسەر کەچی لە قورئانەکەیان ماوە هەم بەڵگەیەکە قورئانی خوددای هەم بەڵگەیەکە محەممەد درودی خوای لەسەر پێغەمبەر بەڵام کە ئەم هەموو قسە خراپە بە پێغەمبەر دەوترێ خوددا نافەرمێ ببڕۆ بکوژە خوددا دەفەرمێ إن أنت إلا نذير أو ناوەکەی توێ إن أنت إلا نذير أي محەممەد تۆ ئاگارکەرەوەی تۆ وریاکەرەوەی هەندێک نەذیر بە غەڵەت دێنن دەڵێن ترسێنەر نا نەذیر وەکو چۆن ئێمە لە سزاکانی حکوومەتە هەمانە دەڵێن ئینذار دەڵێن وریاکردنەوە ئەمە ئەی محەممەد درودی خوای لەسەر تۆ چیت إن أنت إلا نذير تۆ کەسێکی وریاکەرەوەی لست عليهم بمسيطر تۆ مافی کۆنتڕۆلکردنی ئەوانت نییە وما أنت عليهم بجبار تۆ جەبری ئەوان ناتوانانی بکەی لەسەر ئیمان تۆ جەبار نیت جابر نیت جەبر ناتوانانی بکەی لەسەر ئەوان با پێغەمبەریش بی وما أنت عليهم بوكيل تۆ وەکیلی خوددا نیت لە بری خوددا سزای خەڵک بدەیت ئەبینی ئەمە فێرمان دەکات بەڵێ تەمان دەبدە مامۆستا ئاخفتنێکی شەیە ڕەنگە هەندێک یا منطقیش بیت هەتا ڕادەیەکێ بێژنێ ئەگەر ئازادیت بیر و ڕادا هەبوو هەندێک جار پەرت و بڵاویەکە زۆر دروست بیتن کنترۆل ناهێتەکردن زۆر ڕاستە ئێمە لەم هەرێمی کوردستانە ئێستاکە نزیکەی وەکو بڵێ 2.5 ملیۆن زیاتر ئۆتۆمبیلمانێ ئەم ئۆتۆمبیلانە کە بە شەقامەکانە ئەڕۆنەوەگەیتە چوارڕیانەکان تۆ حەزەکەی تۆ بڕۆی ئەوش حەزەکە هەر کەس لە ڕێگەی خۆی حەزەکە بڕوە حکوومەت چی کرد لە پێناوی ئەوەی هەر کەس ئازادە ئۆتۆمبیلی هەبێ هەر کەسیش ئازادە بڕوە هەر سیارە بەر یەکەکەوێ ڕێک وەکو ئەو ئازادی کە باست کرد هاچی کرد گڵۆپی مروری بۆدانە وانە گڵۆپەکانی ترافیکەوەتەم بینە سەر قورئان و پیرۆز کە ڕێنمایەت قورئانی چ نەبوو بنەمایەن ئازادیە و ڕادەربڕینە ئازاد ئەوش ئەوەیە کە یەکەم شت ئێمە کە بیرورا لەگەڵ یەک دەگۆڕینەوە ئەبێ بینەوە لا یەسخەر قەوم من قەوم یعنی وەک چۆن ناکرێت ئێمە چۆن دەڵێ
بێڕێزی بکەین بەرامبەر بە ڕای یەکتر ئەوە ڕای منە ئەویش ڕای تۆیە ڕەنگە من سبەی بێمە سەر ڕای تۆ سبەی دێتە سەر ڕای من لەبەر ئەوەی ئێمە دەڵێم هەمیشە با هاوڕێ بین ئەگەر چی هاوڕانین یعنی قورئان فێرمان دەکا بە لا یەسخەر قەوم من قەوم ئێمە چەند دەڵێ بێڕێزی نەکەین بەرامبەر بە یەکتر و بەرامبەر بە یەک ولا تەلمیزوا ئەنفوسەکم ولا تەنابەزوا بالئەلقاب بەداخەوە لە کایە و لە ژینگەی ڕۆشنبیرانە قسەی زۆر خراپەیە ئەڵێ فلانە کەس کورە هیچ نییە نەخوێندەوارە فلانە کەس دواکەوتووە فلانە کەس ئەستەن ناڕۆشنبیرە یعنی هەندێک وشە هەیە من ناتوانم بێڵێم ینی ڕۆشنبیران قسەی زۆر خراپ بەیەکەڵێن لە بەرامبەرەکەش هەندێک کەس بە ناوی ئاینەوە یەکێک بیر و بۆچوونێکی هەیە ئەو تەباسم کرد خۆ خوددا کەس ناکوژێ لەسەر بیر و بۆچوون ئەو بیر و بۆچوونەکەیەتی تۆ ئازای بێنە سەر بیر و بۆچوونەکەی خۆت ئەگەر ئازای لەبەرەوە ناکرێ بە خەڵک بڵی کافرە فاسقا منافقا زەندیقا ئەمانە هەمووی خدا وای نەوتوەوە تام لە قورئانە باسمان کردووە ولا یغتەب بعضکم بعضا ئێمە لێرە دانیشتین و تۆ قساکەین لە ڕێزگرتن لە بیر و ڕای یەکتر بەوە ئەبێ ناوی کەسێک نەهێنین ناوەکەی بە خراپە کە خۆی لێرە نییە ئەمە باسی غیبەت نییە تو لە زۆر بەرنامە دەبینی ئەڵێن فلانی کوڕی فلان وای وت خۆی لەوێ نییە تا دیفاع لە خۆی بکە ئەمەش فێرمانەکە جارێکی تر ئێمە لەگەڵ خاوەنی بیر و ڕا کە وجودی هەبوو قسەی لەگەڵا بکەین بە خۆی لەوێ نەبوو ئێمە بە خراپ باسی نەکەین چونکە خۆی لەوێ نییە ولا تسبوا الذين يدعون من دون الله ولا تسبوا وديقرا بتنيا جون مدن على جون مدن بواني كوا كعبادتي خوانا فيسب الله عدوا بغير علم كواتا زوريك لو جوناني كبا خدا وبدين دوتري خطاي دين دار كان دين داري خراب يعني او دروازيفات كان وخلكك فنفترين نشرين بالي او جون دا باوريك بكسيك بيرو راي جواز اي جون دا بدينكي او هوكاركي دبيتا او بويا ولا تسبوا اهو وديقرا بفراواني ناكري لبيناوي بيرو بوچوني جواز ايما جون بيكتر دي وجادلهم بالتي احسن بكن بحوار وقال لصاحبه وهو يحاوره يعني حواري لقل دادك إن جاب منو توكا هركسك بان الله أما آخر قسمانا حتى ما بيني مقصيتها زمان هي وهي أفرمي وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين يقول يا محمد رودي خويل لسر حقا بلام دروازيك يشتوتوا عليه إيمو إيوا لسر حقين يعني لسر ناحقين كواتا خوشي بزوركي قرخ كرنا حقيقتي تشتكي قالك خرابات بيتبيب عملي انسان بيشان بالي راست بله ما برس وكو بيجن هر كسك خما خدايا ام جيت خما خداينا وكو ملت كرد الكردستان اخو ام تشوا ازاديا را در برينه بهزو هستر بكن باشا يا كم شت جرينجا بزانين ايما تاكي كرد وكو باسم كل ولا القا كان يتريج دا ايما هزرمان هزريكي ازاد بوا جينجمان جينجيكي ازاد بوا ايما خلقي تشابوينا لسر تشاوا زور الروبري خوارەوەمان بینیوە حەزمان لێ هەموو شتەکان ببینین یعنی لەبەرەوە هەتا ئیبراهیم سەلامی خۆی لەسەر کە ئەگاتە ئەم ناوچەیە ئەڵێ ڕەبی ئەرینی كيف تحيي الموتى فخذ 4 من الطير جاء فاجعل على كل جبل منهن جزءا جبال يعني الجبال وأمنا وشان عادتي ويا خلق كي بيران كراوية جاباش إما كبير مان كراوية بلا كردستان چەند شتێ بڵین یەکەم هەر کەسێک کە ئازاد بوو ڕێگەیدا خەڵک بە بەرامبەرەکەشی بە ئازادی قسە بکە کەسی ئازاد ئینسانێکی ئازایە ئینسانێکی ئازایە کەسی ئازاد ئازایە لەبەرەوە مەولانای ڕوومی بەڕەحمەت بێ دەڵێ ئاو کە ئازادە دەڕوا بەڕێ خۆیان بە شێوازێکی زۆر جوان و بەو شێوازە ئەڵێ ئاو کە دەیخەیتە نێو کتریەکە و قۆریەکە و دای دەخەیت و اینجا گەرم دەبێ و دەکوڵێ دەبێ بە هەڵم دەیوێ بتەقێتەوە کەواتە ئاو بە ئازادی ئەی بینین و ئاویشمان بینیوە بە کۆی لە کراوی وكم الشافعي بيجتن إني رأيت وقوف الماء يفسد إن جرت طابت وإن لم يجري لم يطب راسته جابوي إنسان كقصيك بندي كردواريش بو أقصي دالي لآوي منك بترسا أو هيك قصنا كابيلي بترسي شوك نازاني تشيا لبرو الرقب دي همو برامبرا كانت قصب كان شتيكي باشا دوم أين كمان أينيشي أزايا من واد الإسلام تيجشتم أين كمان أينيشي أزايا ببلغيشي ببلغي وي بيغمبر درودي خويا لسر كاتيك أتشيب ومدينة لەگەڵ بێ باوەڕەکانە لەسەر چی ڕێکەکەوێ ئەڵێ هەر کەسێک بێ باوەڕ بوو بە مسلمان ئێمە ڕازین بۆتانە گەڕێنینەوە وانە هەر کەسێکی تریش لای ئێمە باوەڕدار بوو بە بێ باوەڕ هات بۆ لای ئێوە بۆ من مەگەڕێنەوە ئەمە وانە بوو ئەمە وان نەکرا سڵحێ کە ئەمە کرا ئەمە مانای چییە
معنەی وایە پێغەمبەر دەزانێت ئەگە یەکێک لە بێ باوەڕێەوە هات بێ بۆ باوەڕداری بیشی گەڕێنی تۆ پیر و باوەڕەکەی ناگۆڕێ ڕاست کەواتە ئەمە دینەکەمان دینێکی ئازایانەیە ئیتر بۆچی ئەم هەموو خەڵکە پەیدا بوون بە ناوی دینەوە ترسنەوەکانە و دەترسن و وازانن دین وێرانە بێ و دین پێویستی بە حرەسە و دین پێویستی بە سەربازە پێویستی بە هیچ نییە. دەستێتت خۆش مامۆستای بەڕێز هەکەر دومەهی ئاخفتن زۆر کوردی تەماویتن فەرموو. ئەوەم بۆ بڵێم ئەم کوردستانی ئێمە بەڕاستی هەمبووی وەکو بڵێ ینی ئەم بەیەکەوە ژیان و ئەم فرەیە ئەم بیر و بۆچوونانە هەمبووی وەکو بڵێ قورئان پشگیری دەکا کە باسی ثەمەرات دەکەی خوددا دەفەرمێت ثەمەراتین مختلفا ئەلوانه باسی جیبالەکەی ئەڵێ مختلفا ئەلوانه باسی ناسەکەی ئەفەرمی مختلفا ئەلوانه کەواتە چیاکان و ئینسانەکان و میوەکان و هەموو ئەمانە خوددا دەفەرمی مختلفا ئەلوانه کەواتە مادەی ئەم فرە ڕەنجیە ئەمە بەڕاستی پێمان دەڵێ با فرە بیریشمان هەبێ. ڕێز دەورە خۆشەویست مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاس بۆ جەنابێتە بوو پێشکەشکردنەوان هەموو پەیوێن پڕ جوان. بەڵێ بینەر و بیسەرین بەڕێز وی ئاوای دەینە دومایا vê زنجیرێژی زۆر سپاس بۆ بینەریە هەوە بۆ بیسەریە هەوە بمینن ژێر چاودێریە خودای مەزن و دلوان خودێ مە و کوردستانە مە و تەڤایە مرۆڤاتیێژی بپارێزیتن.